لەسەر سەردانەکەی برێت مەگۆڕ بۆ عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز سارام عەبدوڵڵا چاودێری سیاسی و گفتوگۆی زیاتر دەکەین. کاگارام زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەردانەکەی مەگۆڕ چ کاریگریەک لە پرسە سیاسی و گەرنایبوونی قەیرانە سیاسی و دارایەکانی عێراق و هەرێمی کوردستانە گۆڕە؟ بڵێ زۆر سپاس هێوی خان، سڵاو بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی کورسات نیوز بۆ ئەم دەرفەتە. دیارە خۆتان دەزانن سەردانەکەی برێت مەگۆڕک سەردانی ئەو کەسایەتیان ئەو پیاوەکە لە پێگەیەکی گەورەی ئەمریکادا خۆتان دەزانن ڕێکخەری کۆشتی سپی بۆ کاروباری ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقیایەوە لەگەڵ وەفتی یاوەری کە هاتن هەم بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بمانەوێ نەمانەوێ قەیران هەیە، ینی کێشە هەیە بە تایبەتیش ئێستا لە هەرێمی کوردستان هەم لەگەڵ عێراق هەم لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتیش لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان هاتنی برێت مەگۆڕک گۆڕانکاری دروست دەکا. یعنی ئەم کێشانێکە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە بە هاتنی وەفتی ئەمریکا بمانەوێ نەمانەوێ دەبێتە هۆکاری خاوبوونەوەی کێشەکان و هۆکاری ئەوەی کە ئەو لایەنە سیاسیانە لەگە یەکدا بنیشتن لێک تێگەیشتنیان هەبێ بۆ چارەسەری کێشەکانی نێوانیاندا. باشە کاک ئارام، دەزانین کە لە ئێستادا عێراق لە نێو ڕەوشێک و بارودۆخێکی نەخوازراوی سیاسیدا و لە ڕووی دارایی و ئابووریشەوە دەزانین کە نرخی دراوەکەی بە ڕێژەیەکی زۆر هاتۆتە خوار و بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. یعنی سەردانەکەی برێک مەگۆڕ کە ئاساییکردنەوەی دۆخ و ڕەوشی دارایی و بەهای دراوی عێراقیشی لە چاوەڕوان دەکرێت؟ دیارە هاتنی وەفتی ئەمریکا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بێگومان تەنها لە خاڵێکدا کۆ نابێتەوە، هەم ئاساییکردنەوەی چونکە ئێستقراری عێراق گرنگە بۆ ئەمریکیەکان. بمانەوێ نەمانەوێ ئێمە لە 2003 ئەم دەسەڵاتێک کە ئێستا هەیە بە پاڵپشتی با بڵێن وڵاتانی زرهێزی جیهان بە سەرۆکایەتی ئەمریکا با بڵێن هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا دەسەڵاتی گرتوۆتە دەست. یعنی ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری پێشوو هەروە سوک و ئاسان نەبووە. ینی ئەگەر ئەمریکیەکان پاڵپشتی عێراقیەکان نەبوونایە و بە هەرێمی کوردستانیشەوە بە ئاسان نەبوو. بۆیە گرنگە بە نسبەت ئەمریکیەکانەوە کە ئیستقرار لە عێراقدا هەبیتن و لایەنە سیاسیەکان لەگەڵ هەرێمی کوردستانیشدا ڕێکەوتن هەبێ و لەسەر هەموو کێشەکاندا. ئەمە لایەنیشتی لایەنی دووەم بمانەوێ نەمانەوێ ئەمە خۆی دیارە خۆتان بینیتان لە وەفتەکە، ینی بوونی ئامۆس هۆکشتین ڕێکخرەی تایبەتی سەرۆکایەتی بۆ ژێرخانی جیهانی و ئاسایشی وزە. ئەمە وازە هەیانی ئەمریکا هەدەفێکی تری ئەوەیە کە مەسلەی وزە لەگە عێراقدا باز دەکا. بە تایبەتی خۆتان دەزانن دوای شەڕی رووسیا و ئۆکراین کێشە هەیە بۆ ئەمریکا بۆ وڵاتانی ئەوروپا لە مەجای وزەدا و عێراقیش وڵاتێکی دەوڵەمەندە لە مەجای وزە بە تایبەتی هەرێمی کوردستانی سوودمەندبوونی ئەمریکا لە پرسی لە وزە لە عێراقدا بەبێ سەقامگیریە سیاسیەکە دەتوانێت بێتە ئاراوە. ئەگەر سەقامگیری سیاسی لەم ناوچەیە ئاسایی نەکرێتەوە ئەگەر بە هەوڵ و نێوەندگیری ئەمریکاش بێت، ئەم وزەیە ئەمریکا بە پێویست دەتوانێت سوودی لێ ببینێت لە ناوم کێشانەیە؟ من وەکو باسم کرد دەمویست باسی ئەوە بکەم، ینی ئەگەر استقرار لە عێراقدا نەبێ، ئەگەر استقرار ڕێککەوتن لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی مرکزی عێراقدا نەبێ، ئەگەر ڕێککەوتن لە نێوان تەنانەت لە هەرێمی کوردستانیش لە نێوان یەکێتی پارتیدا نەبێ، ناتوانرێ ئەمریکا ناتوانێت سوود لە وزەی هەرێمی کوردستان و عێراقدا وەربگرێ. بۆیە پێویستە ڕێککەوتن ببێتن، ینی هەم لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەم لە نێوان لە هەرێمی کوردستانش لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستاندا، چونکە بەشێکی وزە بە تایبەتی غازەکە خۆتان دەزانن لە سنووری بەداخەوە دەڵێم، ینی لە سنووری زۆنی سەوزە. ینی بۆیە بەبێ ڕێککەوتنی یەکێتی و پارتی ممکن نییە مەسەلەن لایەنێک یان حکومەت بتوانێت
تەسەڕف بم بە غازێک بکاکە لە سنووری زۆنێکی تر ئەگەر ڕێکەوتن نەبێ و هەرێمی کوردستانیش پێویستە بەوەی کە لەگەر حکوومەتی عراقیدا ڕێک بکەوێت ینی ئەگەر یەکێتی و پارتیش لە نێوانی خۆیاندا ڕێکەوتن وەکو حکوومەتی هەرێم دیسان ئەمە بەڕێکردنی غاز دیسان لە سەلاحەتی هەرێمی کوردستاندانە دیسان دەبێت لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە بکات چونکە ئەگەر لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە نیکا بێگومان سەرکەوتو نابێت کێشەی پێ دەبێت هەروەکو ئەوەی کە نەوتەکە لە ڕابردوودا بڕێکراوە و کێشە و گرفتی زۆرە بۆیە ئەمانە هەمویان تێکهەڵکێشن پەیوەندیان بەیەکەوە هەیە بەڵێ ئەمریکا یعنی وەکو باسم کرد بۆ بەدەستێنانی وزە لە عێراق و لە هەرێمی کوردستان پێویستی بە ڕێکەوتن پێویستی بە ئاشتی هەیە لە نێوان هەم هەردوو لایانی سەرەکی لە هەرێمی کوردستان هەم لەگەڵ هەرێمی کوردستانیش لەگەڵ حکوومەتی مرکزی عێراق چاوەڕێکم ئاشتیانە ئیتر لە ئایندێکی نزیکدا بێتە ئاراوە چ لە هەرێمی کوردستان و چ لە ناوەندیش ئێمە دەبێ بزانین ئێمە دەبێ ڕێز لە دۆستەکانمان بگرین ینی ئەوانەی لە ڕابردوودا وەکو باسم کرد ینی ڕوخانی هەم ڕژێمی دیکتاتۆری پێشووی سەددام هەم پاراستنی هەرێمی کوردستان لە با بڵێن لە نەیارەکان لە دوژمنەکان ینی بەشێکی سەرەکی دەگەڕێتەوە بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆیە ئێمە دەبێ بەڵێ گوێڕایەری ئەوان بین ئەگەر گوێ لەوان نەگرین بێگومان کێشەمان بۆ دەست دەبێت ئێمە ڕووداوی 16 ئۆکتۆبەر هەندێک لە مێژ نییە لە 2017 کاتێک کە گوێمان لە هاوپەیمانەکانمان نەگرت گوێمان لە ئەمریکا و هاوپەیمانەکانی نەگرت لەسەر ئەوەی کە داوایان لێکردین ئێمە ریفراندۆم نەکەین بینیمان چی ڕوویدا هێزی عراقی هاتەوە و دەستی بەسەر شارێکی گەورەی کوردستان داگرتەوە کە شاری کەرکووک بوو و ئێمە نەمانتوانی هیچ بکەین ینی شارێکمان لە دەستدا بۆیە دەبێت ئێمە جۆڕایەری ئەوان بین یعنی مەسلەی ئەمریکا گاڵتەکردن نییە ینی هەم ئێمەش هەم دەوڵەتی عراقیش دەبێت گوێیان لێ بگرین ینی ئێمە دەوڵەتی عراق ئەمڕۆ نییە لە ویزا هیچ پەیامێکی ئەمریکای پێ ببرێتمە گۆڕ بۆ عێراق بە تایبەتی سەبارەت بە هەژمونی ئێران لەم ناوچەیە بەڵێ من بۆکو باسم کردە من پێم وانە ینی مەسلەی هەژمونی وڵاتانی ئیقلیمی لە ناوچەکەدا ئەمە مەوزوعێکە بەڵێ دەبێت ئەمە ئەمریکا حساباتی ئەمەشی کردووە ینی مەسلەکە هەر مەسلە وزە نییە من وەکو باسم کرد وزە مەسلەی وزە خاڵێکە لەو مەسەلانە بەڵام عێراق خۆتان بینیتان دەوڵەتی عێراق چەند بۆ دوای هەڵبژاردن بۆ ماوەی نزیک لە ساڵێک ئەنجا تواندرا هەڵبژاردن با بڵێن دەوڵەتی عێراق و هەم سەرک کۆمار و هەم سەرک وەزیران یەکلایی بکرێتەوە یعنی بۆیە ئێمە دەبێت جارشتر دەرم تاکی دەکەمەوە ینی ئێمە دەبێت گوێ لەوێ بگرین و وڵاتانی ئەقلیمیش ئەوانەی کە سوود و قازانجی عێراقیان دەوێت دەکرێت ئێمە با بڵێن گوێیان لێ بگرین سوودیان لێ ببینین بەڵام هەندێک لە وڵاتان بمانەوێ نەمانەوێ بە چاوی دوژمن ینی تەمەشای عێراق دەکەن یعنی هیچ قازانج و سوودی دەوڵەتی عێراقیان ناوێ بەڵام ئەوانەی کە با بڵێن لە بیر بەرژەوەندەکانی عێراقن دەکرێت ئێمە سوودیان لێ ببینین دەکرێت ئێمە گوێیان لێ بگرین چکە عێراق لە کۆنیشەوە یعنی ئەگەر ئەمە بگەڕێنەوە من نمونەیەک بێنمەوە لە ساڵی 1920 کاتێک بەریتانیا دێ دەوڵەتی عێراقی دروست دەکات و لە ساڵی 1932 سەربەخۆی تەواو دەدا بەم دەوڵەتە بەڵام هەندێک لایەنی عێراق کە ئەو کاتە زۆر دژی مانەوەی هێزەکانی بەریتانیا بوون لە عێراق بینیت عێراقیان بە چ دەردێک بردی ینی تا ئەو کاتەش عێراق نەکەتەوە سەرسکەی خۆی بۆیە ئێستاش ینی ببوورە ئەوە گەتەواوکەم ئێستاش یەک لە کێشەکانی عێراق لەگەڵ ئەمریکا ئەوەیە کە ئێستا هەم لە ناو چوارچێوەی هەماهەنگیش بەشێک لە لایەنەکان داوای نەمانی هێزی سوپای ئەمریکا دەکەن لە عێراقدا ئەگەرچی لا هەندێک لەلایەن بە سەرک وەزیرانیشەوە داوای مانەوەی هێزی عێراق دەکاتن لە ئەمریکا ینی نابێ ئەمەی لە ساڵی 1932 دووبارە بکەینەوە لە عێراقدا ینی عێراق پێویستی بە پاراستنی
هێزەکانی ئەمریکا هەیە هەرێمی کوردستان پێویستی بە پاراستنی هێزەکانی کۆبوونەوەی لەگەڵ سوودانیدا سەرۆکوەزیرانی عێراقدا وەکو پشتیوانیەک دەبینرێت بۆ ئەم کابینەی سوودانی لە کاتێکا کە سەقفێکی زەمەنیشی بۆ دیاری کرا بوو کە ئەو چاکسازیانی لەبەردەستە و لە نێو کارنامەی حکوومەتەکەی داهاتوە لەو سەقفە زەمەنیەدا پێویستە ئەو چاکسازیانە بکە ئێستا ئەمە وەکو پشتیوانیەکیش دەبینرێت لەلایەن ئەمریکا بۆ کابینەکەی سوودانی بەڵێ بێگومان ئەمریکا تا ئێستا بە هیچ شێوەیەک ڕۆژە لە ڕۆژان دژایەتی خۆی بۆ هیچ لە کابینەکانی حکوومەتی عراقی دەرنەبڕیوە یعنی دژایەتیکردن بە پێچەوانەوە بەردەوام پشتیوانی هەموو کابینەکان بووە یعنی ئەمە گرفتەکە زیاتر خۆمانین عراقیەکان لایەنە سیاسیەکان ئەوان دەیانەوێ حکوومەتێکی خاوەن سیادا ئیستیقرار لە عێراقدا هەبێ و پشتیوانیشی دەکەن و پشتیوانیشیان کردووە بەڵام وەکو باسم کرد یعنی نابێ ئێمە سیاستی بە دووڕووی بکەین یعنی ئەوکو باسم کردی هەندێک لە لایەنەکان ئێستاکە یعنی دژایەتی ئەمریکا دەکەن یان داوا دەکەن عێراق ئەمریکا هێزەکانی لە عێراقدا بچێشێتەوە و حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیش خۆتان دەزان هێشتا نەبووە بە 3 مانگ یعنی ئەمە کەمتر لە 3 مانگە دەست بەکار بووە و هەولی باشی داوە و منە پێم وایە هەولی باشیش دەداتن و لە بیدایەتیش کە جەنابەت پرسیارت کرد لەسەر مەسەلەی کێشەی بەرزبوونەوەی نرخی دۆلار و ئەوانە بێگومان من پێم وایە عراق پێویستی بەوە دەبێ من پێم وایە کێشەی دۆلاریش بەو من ئابووری نازنیم بەڵام کێشەی دۆلاریش تا ڕادەیەک بۆ شێوە بمنێتەوە تا ئەوەی کە محەممەد شیع سوودانی سەردانی پێویستەکە سەردانی ئەمریکا بکەوە لەگەر ئەمریکا و دڵنیایی بداتە ئەمریکیەکان کە ئەوان شتێک ناکەن لە با بڵێن بە زیانی ئەمریکا و هاوپەیمانەکانیدا بکشێت. بەڵێ کاگارم زۆر سپاس بۆ ئامادەبوون دووبارە سپاس بۆ ڕێزارەم عەبدوڵڵا چاودێری سیاسی لە هەولێر میوانیەمە بووی زۆر سپاسمان تۆ نەبی کاگارم.